ئایا ژنهێنان بە نیەتی تەلاق دروستە؟ ژنهێنان بە نیەتی تەلاق براکانم بریتیە لە سیغە یاخود لە متعەی شیعە. بۆیە ئەسڵ لە ژنهێناندا بریتیە لە دەوام، نەک تۆ نیەتت ئەوە بێ کە چونکە بە نیەتی تەلاق یعنی وەقتی، جا بۆ هەفتەیەکە، بۆ مانگێکە، بۆ ساڵێکە، بۆ 2 ساڵە، ئەمەش جائیز نییە براکە، جائیز نییە. بە تایبەتیش کە بیشارێتەوە ئەو نیەتە لە ئافرەتەکە بشارێتەوە، ئەوە 100% بریتیە لەو متعەیە کە شیعە دەیکات. جائیز نییە برا بەڕێزەکانم، چونکە ئەسڵ لە زەواجدا لتسكنوا إليها، أصل للزواج دا أويك تزوجوا الولود الودود فإني مكاثر بكم الأمم. بو أويك من عالطان هبي بو أوي عائليك بيكو بنين نكتن هبو أويك شهوت داب مرشين نوا بشن شويك ويا حفتيك بيكو بنو توا أو جارة هركز بو مالي خوي اشتي وانا بيت